بەناوی خۆی گەورە و میهرەبان هاوڕێیان خۆشەویستانی بەڕێز بەخێر بن بە یەکێتر لەوانەکانی فێربوونی زمانی فارسی چیرۆکی پیرەمەرد و تەلەفۆن. داستانی پیرمرد و تلفن. داستان چیروک، پیرمرد و تلفن موبایل. یک روز پیرمردی گوشی خود را به تعمیرگاه برد. یک روز ڕۆژێک پیرمردێک پیرەپیاوێک گوشی خود موبایلەکەی خۆی را به تعمیرگاه برد. تعمیرگاه شوێنی چاکردنی گوشی و موبایل و بردی و تعمیرکار و ئەو پیاوەی کە موبایلەکەی چاک دەکردەوە چاککەرەوەکە به او گفت وتی پێ که گوشی کاملا سالم است که موبایلەکەت به تەواوی سالم است، کێشەیەکی نییە و سالمە و هیچ نقصی در آن وجود ندارد و هیچ کێشە در آن لەو موبایلە در آن وجود ندارد بێ نییە. اشک پیرمرد بیچاره سرازیر شد. فرمێسکی پیرەپیاوە بێچارەکە سەرازیر شد هاتە خوارەوە و ئەفزود و ئیزافەی کرد و ئەمەی وت پس چرا؟ پس بۆچی هیچ تەماسی از پسرانم دریافت نمی‌کنم؟ بۆچی هیچ پەیوەندێک لەلایەن کوڕەکانمەوە دریافت نمی‌کنم؟ پێم ناگات. دەرسی کە ئامۆخته شد. وانەی کە لەم چیرۆکە کۆرتە فێر بووین وەختی پدر و مادرت پیر شدن لە کاتی پیربوونی دایک و باوکت پدر باوک مادرت دایک پیر شدن پیر بوون دل آنها را نشکن دڵیان مەشکێنە با آنها مهربان باش دڵیانە باش بە زیرا هیچ کەس چونکە هیچ کەس بیشتر از آنها بیشتر لەوان به تو اهمیت نمیدهد. یعنی گرنگیت پێ نادەن، گرنگی نمیدهند نادەن و دوستت ندارند و تویان خۆش ناوی. یعنی هیچ کەس لەوان باشتر نییە و گرنگیت پێ نادەن و تویان خۆش ناوێت. هاتینە کۆتایی ئەم کۆرتە چیرۆکە. هیوادارم بەدڵتان بێت. هەمووتان بەخوای گەورە دەسپێرم. خۆتان لەگەڵ.